بە دوای کەناڵەکانە دەگەڕێ و شەڕەکە گەیشتەکو و چی لێ هات و یای لەکو و ئەمە هیچ لە مەسەلەکان ناگۆڕێ. خەڵکەکە برەو ئەوە ئەچێت شت و ئەکاتەوە، شت ئەکڕێ، ئاوە خواردنە چییە، هەر خۆی ئەو ئەزمەیە دروست دەکات. لە ئێستادا کاتی جەنگە، زەنگە مەترسیدارەکان زۆر بەرزن. بەشێکی گرنگی ئەم جەنگە ئەوەیە کە لە ڕووی سایکۆلۆجیەوە کار لە دەوروبەرەکە دەکەن. بۆیە تکایە با ئێمە وەکو چۆن سەلامەتی جەستەی خۆمان دەپارێزین، ئەبێ سەلامەتی دەرونیشمان بپارێزین. لەم ساتە وەختەیە تکایە پێویست بەو شڵەژانە زۆرە ناکات. بەڵێ تووشی دڵڕاوکێ دەبیت و کە ئەمە هەستێکی ئاساییە لە مرۆڤەکانە، بەڵام با ئەو هەستەوامان لێ بکە خۆمان ئامادەکەین لە هەمووشی گرنگتر پشت بە هیوا ببەستین. ڕاستە بەداخەوە کە ئاشۆبی شەڕ گەیشتۆتە وڵاتەکەمان و لەژێر مەترسیداین، بەڵام هێشتا لە زۆر شوێنی تر باشترین و لە زۆر وەزعی تر پارێزراوین. ئومێ دەکەین زوو بە زوو ئەم جەنگە کۆتایی بێت و خەڵک بگەڕێتەوە بۆ بارودۆخی ژیانی ئاسایی خۆی. یەکێک لە هەرشتە گرنگەکان کە ئینسان دەرونی خۆی پێ بپارێزێت ئەوەیە کە دوورکەوێتەوە لە هەواڵی میدیایی. بەڵ تایبەتی هەمانە ئێستا شەو و ڕۆژ مۆبایلەکە بەدەستێوەیەتی و بە دوای کەناڵەکانە دەگەڕێ و شەڕەکە گەیشتەکو و چی لێ هات و یای لەکو و چ وڵاتێک چی لە چ وڵاتێکی تری کرد و وڵاتەکەمان تا چەندێک کەوتۆتە ژێر مەترسیەوە. ئەمە هیچ لە مەسەلەکان ناگۆڕێ. ئەو ترسەی من و تۆ وای لێ دەکات بارودۆخەکەی خۆمان ئینجا وڵاتەکەمان خراپتر بێت. دڵڕاوچێ و قەلەقی نەخۆشیەکە دەگوازرێتەوە بۆ کەسانی تر. بۆیە ئێمە ئەبێ زۆر ئاگدار بین کە ئێمە چی پێشکەشی خەڵکی دەکەین وەکو میدیا. یەک دوو هەمان خۆشمان وەکو کەسانێک کە من بەرپرسم لەوەی چی نەقڵەکەم بۆ خێزانەکەم، چی نەقڵەکەم بۆ منداڵەکانم، چ خەبەرێکیان پێ دەڵێم، چ خەبەرێک دەڵێم بە دەوروبەرەکەم. ئەو خەبەرە زۆرانەی ئەوەی کە هەیە لە ئێستادا هەمووی دڵڕاوکێمان زیاتر ئەکا و زەرەرەکەی زۆر زیاترە لە سوودەکەی. من دەمەوێت بیرتان بێنمەوە کە ئێمە لە بانکی ڕەمەزانی پیرۆزداین لەم مانگەدا کە ئەمەش ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی نزا و دوعامان زیاتر بێت، نوێژمان زیاتر بێت، تاخواجان ئەم بەڵایە لابا لەسەر وڵاتەکەمان و وڵاتانی دەوروبەر. زۆر لەو قەلەقیانەی ئەوەی کە ئینسان درستی دەکات خۆی درستی دەکات بۆ خۆی، بەوەی کە زیاتر حەجم بدەیت بەو شتە و ئالۆزی ئەوەی کە هەیە تۆ ئالۆزتریکەی لە خۆت و ئەو ئالۆزیەش نەقڵکەیتەوە بۆ کەسێکی تر. دەبینین کە لە هەنێ شوێن لە هەنێ ناوچە مەسەڵەن خەڵکەکە برەو ئەوە ئەچێت شت و ئەکاتەوە، شت ئەکڕێ، ئاوە خواردنە چییە، هەر خۆی ئەو ئەزمەیە دروست دەکات. وەنیە بۆیە مەسەڵەن ئێمە نسیحەتی ئەوە دەکەین کە خۆڕاگری و دەروون دروستی لەم کاتەیە گرنگترین شتەکە ئینسان بەدەستی بێنێت و لە بیریشمان نەچێت کۆمەڵگاکەمان تایەتی کە باری دەرونی تەواو نییە، تایەتی خۆی ڕێژەی قەلەقی و دڵتوندی زۆر بەرزە، تایەتی منداڵە لە مۆزعە تێناگات، تایەتی بە ساڵات چووە ترسەکانی زیاترە و دەبێ هەموو ئەو فاکتانە بپارێزین کە چۆن دۆخێکی ئارام دروستکەین، هیچ نەبێ لە ماڵەکانمان، هیچ نەبێ لەگەڵ دەوروبەرەکانمانە و دوای دڵڕاوچەی جەنگ نەکەوین. تکایە سمارت وەرچەرخانە.